بەڵەبەرەزان ڕاستەوخۆ دەچینە سۆران لای پەیامنەرمان ئازاد ئۆمەراوایی لەسەر با بڵێن گشتی هاوڵاتیان بۆ ئەو ناوچەیە، هەروەها ڕێژەی باران و بەفربارین لە ناوچەکە، هەروەها ڕێژەی ئاوارە لە قەزای سۆران و دەوروبەری. ئازاد سڵاوی خوارد لەبێت. ئەم چەند ڕۆژەی پشوو بەهۆی نەورۆزەوە لە قەزای سۆران چۆن بەڕێکرا؟ ئایا هیچ ڕووداوێکی هاتوچۆ ڕوویداوە یان نا؟ و هەروەها ڕەوشی کەش و هەوا چۆن بووە؟ ڕێژەی بارانبارین هەروەها بەفر لە ناوچە شاخاویەکان چۆن بووە؟ لە بینەرانی بەڕێز بێتن، من دەمەوێت ئاماژە بە کۆی ڕوودا و کەش و هەوای ئەم ناوچەیە بکەم. بەڵێ مەرجی حاجی ئۆمەرانەوە لە پێشجەژنەوە 63,000 گەشتیار لەم ناوچەیە داخلی لەم ناوچەیە کردووە. سەبارەت بە ڕووداوەکانی هاتوچۆ لە دەڤەری سۆران لە ماوەی 2 ڕۆژی ڕابردوو 6 ڕووداوی هاتوچۆ ڕووی کەوا مناڵێک بەو هۆیەوە لە سنووری ناحیەی خەلیفان لە سنگ دیارە دەنگی هاوکارمان پەیامنەری ئێمە بەباشی ناگاتە لای ئێمە، بەڵێ لەسەر ڕووداوەکانی ڕۆژانی نەورۆز هەروەها ڕەوشی کەش و هەوا لە ناوچەکە لەگەڵ پەیامنەرمان ئازاد ئۆمەراوایی بەردەوامین. ئازاد، ئەگەر ئێستا بەباشی تۆ جۆت لە ئێمە و دەنگی تۆش بەباشیەکە بە ئێمە فەرموو زانیاریەکان لەسەر ڕۆژانی ڕابردووی نەورۆز خۆرە ڕوو. کۆمەڵایەتیەوە بووە. هەروەها سەبارەت بە کەش و هەوای ناوچەکەش ڕێژەیەکی زۆر بارانبارین لەم 2 ڕۆژە باریوە و نزیکەی 30 میلیم باران باریوە و هەروەها بەفر لە ناوچە شاخاویەکانی ئەم دەڤەرێش کەش و هەوای ناوچەکە باراناوی دەبێت و ڕۆژانی شەمە و یەکشەممە کەش و هەوای ناوچەکە خۆرەتاو دەبێتن. بەڵێ ئازاد ئۆمەراوایی، سوپاس بۆ زانیاریەکانت کە ڕاستەوخۆ لە سۆرانەوە لەگەڵمان بوویت.